خۆشویستان ئیتر هەمیشە وایە کە بەربەر لە جەژنەکان ساڵانێکی زۆر بوو کە خەڵکانێک بوو بە جەژن بازار لە هەلە خۆی نرخ گرانەکرا مریشێک دەست ناکەوت ئێستا خۆشبەختانە ئەمانە نەماوە ئەمەش بە هەوڵێکیە بە هەوڵی لیژنەکانی قایمقامەتی پارێزگای سلێمانی وتە نازانم لە شارەکانی تر باوەڕ کە زانیاریم لەسەری نییە هەیە نییە نازانم بەزەوەی کە هەیە لە سلێمانیان بابەتە زۆر چاودێرێکی زۆر باشن بەسەر فرۆشگاکانە و تەنانەت من دوێنێ لە یەکێک لە مارکێتەکان بووم لیژنەکانی قایمقامەت هاتبوون بۆ ئەو مارکێتە بە دوواداچوونیانە کرد بۆ گۆشت و ئەو پەنیر و ئەو ترشیات و زەیتون و بابەتانی کە لە نێو مارکێتەکە شابوونی هەبوو بەڕاستی جا نرخیش بەڕاستی چاودێریکردنی نرخ ئەوەیەکی ترە لە بابەتەکان کە بەڕاستی لەم دۆخی شەڕ و شۆڕێ زۆر جار کەسانێکە نەیقۆسنەوە ئەم بابەتە و خێرا دەستەکەم بە بیرانکردنی شتومەکەکان جا بەگشتی باس لە ئامادەکاریەکانی قایمقامەتی پارێزگای سلێمانی دەکەین بۆ جەژن بزانین ئەوان چیان کردووە بە تایبەتی بۆ ڕۆژانی جەژن کار و چالەکیەکانیان چییە لە مەڵبەندی سلێمانی زۆر بەڕێز کاک فازڵ عومەر قایمقامی سلێمانی بە وەکالەت لە لامان میوانە بۆی وەڵامیان بەبەتانمان باتەوە پێشمان بڵێ خەڵک چەندە دڵنیا بێتەوەی کە جەژن بە شێوازێکی زۆر ئاسایی و دوور لەمانی کە ئێمە باسمان کرد بەڕێوەچە کاک فازڵیان فەرموو بەخێر بێ کاک فازڵ بەخێر بێ سەر بەخێر بێ سواسان بەخێر بێ کاک فازڵ ممنون سپاس لێسە شەو جەژنە پیرۆز بێ لێوە پیرۆز بێ سپاس بەخێر بێ هەم جەژن و هەم نەورۆستان پیرۆز بەخۆبان وڵات تەبانە بێ دوو جەژن بێ دوو جەژن پیرۆز باەکەم بیرەوەمان نەبوو زۆر بەخێر بێ کاک سپاس بۆیش کاک فازڵ هەندێک بابەتمان باس کرد بۆن مەگرانی نرخ بەڵین چاودێریکردنی کوالیتی خواردن ئەنی بۆ ڕۆژانی گەژن ئامادەکاریەکانی ئێوە چیەوەکو قایمقامەتی پارێزگای سلێمانی سەرتا سوپاسانەکەم سپاس بۆ بینەرانتانەوە جەژنی ڕەمەزان و نەورۆز پیرۆز بێ لە گەلی کورد دیارە ئێمە حەڤەیمان کۆبوونەوەیکی فراوانی هەم ئەمنی و هەم خزمەتگوزاریمان ئەنجامدا کە هەموو لایەنە پەیوەندیدارەکانی تایە لەو کۆبوونەوەیە هەموو ڕێکارەکان و پێویستیەکانی ئەم چەند ڕۆژەی داهاتوو کاری بۆ کراوە کە لە خزمەتی هاوڵاتیان نبین تەنانەت چێک لەو لایەنانە کە کۆمەڵی چێشخانە و میوانخانەکانە کاک مەحموود خۆشی ئامادە بووە بۆی تەنسیق و هەماهەنگی هەبێت لە هەم وەکو لایانی فەرمی و هەم لایانی خاوەنکار و پیشەکان ئەوان لای خۆیانەوە هەموو ئامادەکاریەکیان کردووە بەڕێبەرەتی گەشت و گوزار بە هەمان شێوە تیمی تایبەتی هەیە لە بازگەکان سنتەری هەیە لە ناو سلێمانیا بۆ ڕێنماییکردن و ڕێنوێیکردنی گەشتیاران تەنانەت لیژنەی گەڕۆکیشی هەیە بەسەر میوانخانە و چێشخانە ئەوانەیە لە سەرێکی تریشەوە بڵێن هەم لیژنەکانی قایمقامەت بە هەمان شێوە سەردانیان هەیە سەردانی بەردەوامیان هەیە لەو ڕۆژانەیە بۆ میوانخانەکان چێشخانەکان هەموو شوێنە پێویستەکان کاتە لیژنەکانی بەڕێستان کات و سات و جژنیان بۆ کاتێک لە ئەرکانمان هەم لیژنەکان و هەم لایەنە ئەمنیەکان و هەم لایەنە پەیوەندیدارەکان جەژن و مناسبە شتیان بۆ نیە نەک هەر جەژن لە سەری ساڵەکانە لە مناسبەکانی تریشە باشە دەستان خۆش بێ کاک فازڵ باسێکی ئەومان بۆ بکە ئەمڕۆ کۆتا ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە بارودۆخی ناو بازاڕی شاری سلێمانی و ئەو فرۆشگایانەی کە ئیتر کەلوپەل و پێداویستی ئەفرۆشن بە هاوڵاتیان چۆن بووە تا چەند سەرپێچیان کردووە لە گرانکردنی نرخ لە فرۆشتنی خواردنی بێ کوالیتی ئەمانە چۆن بوو لە مانگە پیرۆزە وڵات سوپاس بۆ خوا ئەم مانگی ڕەمەزانمان تێپەڕان لەو موادانەی کە جگە لەو موادانەی کە عیلاقی بە بۆرسەی عالەمی و بە بازاڕی جیهانی ئەوانەوە هەیە وەکو بابەتی سوتەمەنیەکان ئێمە لە بابەتی خواردەمەنی ئەوانەیە کێشەیەکی وامان نەبووە ئەو جوزئەکەمەش کە سەرپێچیە بێکوالیتیە خراپبوویە شتێ هەبی ئیجرئاتی لەگەڵ کراوە تەلەف کراوە غەرامە کراوە بەو ئینەی کە بەپێی ئاستی غەڵەتەکەی زۆر بوونیان کەم بوون نەوەڵاکەمکە شەڕ بوو جەنگ بوو ئەم ناوچێ تۆزێ لە دۆخێکی نائارامە تێپەڕی هەندێک کەسیش بەڕاستی باسمان کرد ئەم دۆخانە خۆزنەوە بۆ بابەتی گرانبوون و گرانبوونی نرخ بەڵام خۆشبەختانە هەم چاودێرێک و هەم هەست بە بەرپرسیارەتەکەش زۆر باش بووە ئێمە تەنانەت خەڵک ڕاهاتووە هی کۆگاکان مارکێتەکان زۆر شوێن هەیە ئەسڵەن خۆی داواکاری پێشکەشەکەڵێ ئەوە نەموادی خراپبووم هەیە بۆم تەلەفکەن یعنی خەڵک وای لاتو بێت ینی ئەڵێ هینی عکسی بۆتەوە بێزگە لەوەی کە شوێن هەیە
خۆی هەر گۆشەیەکی دیاری کردو لە کۆگاکەیە لە شوێنەکەیە کە هەر خۆی یەک سیاجی کردووە شت خراپبووە خاتە ئەوێەوە بۆی کە لیژنەکان چون بزان ئەوە خراپبووەکەیە ئەو مەبەستی نییە بەکاری بێنێ لەبەرەوە هەم لیژنەکان ئیشی خۆیانەکەن ئەو ئەقەلیەتەش کامێنێتەوە کە پابەند نابێ ئیجراعاتێ بەپێی حەزمی غەڵەتەکەی باش کاک فازڵ باسێکی ئەومان بۆ بکە من دوێنێ خۆم لە یەکێک لە مارکێتەکانی شاری سلێمانی بۆ لیژنەکانی بەڕێستان هاتن بۆ ئەوەی کە پشکنین بکەم بۆ کوالیتی گۆشتەکەەوە بۆ ئەو تەنانەت چەرەسانی کە ئیتردانراوە بۆ فرۆشتن یعنی بەڕاستی پرسیاریانە کرد و سێریانە کرد بزانن هەر چەرەسێک ئەگەر لیمەندۆزی بەکار هاتبێتایە ئەمان قەدەغی کەن و نەهێڵن کە بفرۆشێ ئەم لیژنانی بەڕێستان بۆنە لە کێو پێکاتون چاودێری تەندروستی پزیشکە بەڕێزەکان کیتیە ئێمە لیژنەکان ئەگەر قسەیان لەسەر بکەین زۆرە یعنی زیاد لە 35 لیژنەیە بەڵام ئێمە زیاتر وا ڕاهاتوون وازین بەس بابەتی تەندروستیە ئێمە با لەسەر بابەتی تەندروستەکەی جەناب قسە بکەین ئێمە نوێنەری تەندروستی هەیە هەر خۆی سەرۆکی لیژنەکانیش نوێنەری تەندروستیە نوێنەری کوالیتی کۆنتترۆلمان هەیە چاودێری بازرگانی تایە لایانی ئاسایشی تایە هەموو لایانی دیفاع بەرگری شارستانی تایە هەموو تەنانەت هیچ و تەمەنی تایە بەڵام ئێمە بەپێی لیژنەکان بەپێی ئەو مەهامەی کە بۆی دیاریەکرێت دیاری کراوە ئەوەی کە بابەتی تەندروستی خۆراک و ئەوەیە اختصاصی خۆیەتی هەر خۆی کاجیوا خۆی پسپۆڕی بواری خۆراکە ئەو برادرانێتیش بە هەمان شێوە هەر یەکە لە اختصاسەکەی خۆیان شارزای تەواویان هەیە نەک لەو بواری کە بڵین تەنانەت ئێمە هەنێشت هەیە ئەوە جیایە بە چاو دەرەکەوێت کە خراپ بووە بە کەڵکی خواردن و بەکارێنان نایە ئەو موادانەی کە گومانیش هەیە ئێمە نێرین بۆ مختبەر بۆ کە ئەنجامەکەی هاتەوە ئەنجا بۆی هەیە بەکاری بێنێ حیت زەکرێ ئەگەر لە پشکنین دەرچوو ئەوە سەلامەتەوە بەکارێ و لە پشکنیش دەرنەچوو تەلەفەکرێ و ئیجراتەکرێ باش کاک فازڵ زۆر جار وەکو گەشتیار سەردانی شارێکەکەی یان وڵاتێکی ترەکەی خۆتیش ئەمە بیسۆ دڵنیا ئەڵەن فڵانە شار لە گرانیارمە پسە جارێکی تر مەڕۆڕۆ یعنی هەمان شت پێڵەن ئەو تێڕوانینە سیرەکەی گشتگیرە پێ لە منەوە بۆ تۆ لە تۆ بۆ کەسێکی تر و ئاڕات ڕێژەی سەردانیکردن و گەشتکردن بۆ ئەو شارە کەم بێتەوە سلێمانی چەند لەمانەیە سەرمەشق و سەرتۆپکی ئەم بابەتانن کە گرانفرۆشی بە گەشتیارەکان نەکرێت سپەینێ من دڵام لە ئەمڕۆوە گەشتیارێکی زۆر لە ناوەڕاست و باشوڕوەکانە هەرێمی کوردستان باشە و وێنەکانیش لەسەر شاشن بەڕاستی گەشتیارێکی زۆریە ڕەنگە ئەوان ئاگداری نرخ نەبن لە کوردستاندا بەڵام چی کراوە ئەوان بەڕاستی گەشتیار نەقۆزرێتەوە بۆم بابەتە من حەزەکەمەوە بزانی گەشتیار و خەڵکی ئێرە هەمان شێوەی سەرف ئەکەن تۆ بچۆ بۆ مەطعمێکی گەشتیاری بۆ هۆتێلێک بۆ شوێنێکی گەشتیاری هەمان خەرجی ئەەکەی کە گەشتیارەکەش دەکا یعنی حاڵەتێکی وا سەقافەتێکی وا عەکسی و سلبی لە لای پیشەوەر و خاوەنکار و شوێنەکانمان دروست نەبووە نییە کە معاملەیەکی جیاوازی خراپتر لەگەڵ گەشتیارە بکە لەبەرەوە هەمان شێوە تۆ لەو لات گەشتیارەکە دانیشتە تۆش لێرە دانیشتوی نانەخۆی هەمان پارەیە تۆ ئەچی بۆ ئوتێلەکە ژوورێکی تۆ ئەوی ژووری هەر هەمان پارەیە لەبەرەوە ئێمە لە سلێمانی ئەو نەزرەیە نییە کە بڵێ خەرجی گەشتیاری بڵێن زیاترە لە خەرجی خەڵکی ئاسایی ینی بەبستمەوەی فێڵیان لێ نەکرێت لای ئێمە هەم گەشتیارەکانیش زۆربەی زۆری کە گەشتیاری ناوخۆیی و یا وڵاتانێکی دراوسێ بێ خەڵکی وڵاتەکەن چاوکراون خەڵکی خۆشمان وای لێ بەشی ئەوەنە سەقافەتی هەیە کە معاملەیەکی لەگەڵ نەکا کە نێتەوە بەلایە لەبەرەوە بۆ ئەوی دووبارە هەم خۆی بازار ئەبوژێنەوە هەم خۆی ئیسفادە ئەکاوکو لایەنە تەرفیهەکە هەم هەڵواستنی نرخەکانتان کردووە بە مەرج کاک فازڵ چونکە وەکو تۆ باسی لێ وکرێت هیچ جیاوازێک ناکەن لە نێوان گەشتیار و کەسێکە خەڵکی ئەو شارێ خەڵکی ئەو شوێنەیە کە تایەژی بە هەڵواستنی نرخەکان ئەمە تا چەند بۆ گەشتیاریش کار ئاسانی چەند مەرجە هەڵواستنی نرخەکان یەکێکە لەو مەرجانەی کە ئێمە ئەو لیژنانە کە سەردانێکن یەکێک لەوانەی کە ئەبێ نرخەکان هەڵواسێ لەبەرەوە ئەوە حاڵەتێکی تەبیعیە باشە بەپێی پێشبینەکانتان تا چەند ئەگەری ئەوەی هەیە بۆ جەژنی ڕەمەزان و نەورۆزیش گەشتیارێکی زۆر ڕووبکاتە
دەوروبەری شاری سلێمانی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گەشت و گوزارە تا چەند هەماهەنگیتان کردووە بۆی بە باشترین شێواز پێشوازی لە گەشتیاران بکەن چونکە هەندێک جار لە ساڵانی ڕابردووە کاک فازل گەشتیار کە هات میوانخانی دەستناکەوە بە تایبەت لە یەکەم ڕۆژی جەژنە تەنانەت چێشخانەکانیش نەئەکرانەوە ینی گەشتیار نێزانی بچێ بۆ کێ چەند چێشخانە و خواردنگەیەکی کەم هەبوو کە ئاکرانەوە بۆ ئەم ساڵ چۆن ئەم بابەتە دیارە ئەم ساڵ من حەزەکەم هەر لەوە دەست پێ بکەم دیارە سلێمانی خۆی هەر بە بنیاد و ژێرخان شارێکی گەشتیاریە یعنی بە سروشتە جوانەکەی بە خواردنی خۆش و بە تام و جۆرا و جۆرەکەی بە پاک و خاوێنەکەی بە میوان دۆستی و ڕێزی و تەقدیرەکەی لەبەرەوە ئەمە خۆی ڕەنگە لە وڵاتانی تر و لە شاری تر ئەمە بە مەعهەد و بە کۆلیە و بە خوێندن و بە دەورات ئەمە دروست بێ لای ئێمە هەر خولای ئێمە خۆی هەیە لەبەر ئەوە چاوەڕێی ئەوەکەین گەشتیار سەردان بکە ئێمە ڕاستە زروفێکی نائارامیەک لە چواردەورمان هەیە لە وڵاتانی چواردەورمان هەیە کە ڕەنگە جارجار پریشتێک بەرە و وڵاتی ئێمە وەکو عێراق ئەوانە بەڵام ئەمە من حەزەکەم تەکید لەوە بکەمەوە کە ئێمە لە سنووری ژیانی مەدەنیمانە هیچ مەترسیەکمانان هیچ مەترسیەکمان نییە بە هیچ شێوەیەک تا ئەم دەقەیەش ئەگەر دیقەتیش بن هەر نمونە بۆ قسەکە حەزەکەم ئەوە بڵێ کە جەنابی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران جەنابی کاقوبات ئێمە ڕۆژانە سەردانەکە شەقام ئەگەڕێ سەرد کەسایەتیەکان بەسەرکاتەوە کۆمەڵایەتیەکان تێکۆشەرەکان ئەگەر مەترسیەکە بێ نەخۆشەکان و کۆڵهان و شوێن نەماوە نەگەڕێ یعنی کەسێکی ئاسایش ئەگەڕێ لە قەرەباڵغی شوێنی شاری سلێمانی لە شەقامی من ئەوە پێڵم بڵێم وەکو کەسێکی ئاسایی ئەگەڕێ یعنی لەبەر ئەوە من ئەم قسەی عەشوایی نییە کە یەکەم کەسی یەکەمی ئەم شارە بڵین ئاوا ئەگەڕێ پیاسە ئەکا سەردانی کەسایەتیە هونەریەکانەکە نەخۆشەکانەکە هەمووەکە لەبەرەوە ئێمە بەڵام جاری وا هەیە کە ئێمە مەسەڵەن وتومانە کە بە فەرمی نەورۆز ناکرێتەوە بۆ نمونە ئێمە ئەمەوەکو بڵێ پرۆتۆکۆلێکی ئیداری ئەمنیە کە لە ئیدارەیە مەسە ئیشی پێکرێت کە لە چواردەور تەنانەت لە وڵاتێکی چواردەوریش کە کێشەیەک هەبێ تۆ ئەو هینە جێبەجێەکەی ئەینا ئێمە وەکو لە بازنەی ژیانی بەدەنیمانە بە تایبەتی سلێمانی بۆچی بە فەرمی نەورۆز ناکرێتەوە چ ڕێگری ئێمە بۆ نەیچینەتەوەیە و هیچ خەڵک جلی کوردیان لەبەرەکە نانا ئەوە ئێمە بە ئێمە حەزەکەم دوو شت تێکەڵ نەکەین ئێمە لە کۆبوونەوەی خۆڕسکی خەڵک زۆر ئاسایە هەمومان بەشداریەکەین هەموو خەڵک و لێپرسراوە بێ ئیداری بێ هاوڵاتی بێ هەر کەسێ بە بەشداریەکە چێتە شوێنە گشتەکان ئەگەڕێ پیاسە ئەکا گەشتەکە ئەمە کەس نەیوتوە ئەوە نەکرێت بەڵام ئەوەی من پێم ویستم تەواوی کەم ئێمە لە مەسەلەی ئیدارە لە هەر وڵاتێکی دنیا بێت کە مەترسیەک لە وڵاتێکی چواردەورە بێ وەکو پرۆتۆکۆلێکی ئیداری چۆن لەسەری ئەڕێت و پیادەیەکەی پرۆتۆکۆلێکی ئەمنی ئەڵێ مادەم ئەو مەترسیە لە چواردەورمان هەیە با ئێمە بە مەسەڵەن خۆمان خەڵک کۆ نەکەینەوە بە قەرەباڵکردن ئەینا خەڵک بە ژیانی ئاسایی و بەخۆ ڕسکی ئەوانە ڕەنگە ئێمە کە ڕەنگە وەکو ئیدارە ئەو قەرارە ژیرابێ هەر خۆی جەناب پێتەڵم جەنابی کاقوات کە خۆی جێگری سەرۆکی حکوومەتە و باسی پرۆتۆکۆلی نەکردنی ئەو مناسبەکەن خۆی ئەگەڕێ یانی ئەو وەکو لایەنەکەین لەبەرەوە وەکو پرۆتۆکۆلە ئیدارەکەی کاڵین خۆمان ئەو هینە ناکەین زۆر باشە کاک فازڵ بابەتە خزمەت گوزاریەکان چۆنە بێ لە ڕۆژانی جێژنا سەرەکی ترین بابەت مێ لەسەر کارەبا قسە بکەم ئێوەکو قایمقامی پارێزگای سلێمانی شێوازی پێدانی کارەبا بۆی ئەم بارودۆخەوە زانین تۆزە گۆڕانکاری بەسەرا هاتبوو تا چەند مۆلید ئەهلەکان پابند کراون بۆی کە لە ڕۆژانی جێژنا بە تایبەترە بۆ نەجەدۆلێکیان بۆ دانرێ خشتێکیان بۆ دانرێت کە لەو کاتانەیە کارەبا بن بە هاوڵاتیان ئەگەر کارەبای نیشتیمانی بوونی نەبێت ئێمە هەردوێنێ احتیاتی ئەوەمان کردووە لەگەڵیان دانیشتوین لەگەڵ سندیکاکەیان ئەگەرمان داناوە کارەبا ببڕێیان ئێمە بە ئەگەر حسابمان کردووە ئەگەر یەکەم بۆن منە لە یەکەم ڕۆژە کارەبای نیشتیمانیش نەبوو لە بۆن من لە پێنجی بەیانیەوە بۆی هەیە هەڵی کاتا یەکی شەویش زۆر چاکە یعنی ئەوە یەکەم ڕۆژ دووەم ڕۆژ بۆی هەیە لە دەی بەیانیەوە هەڵی کاتایەکی شەو خۆ من ناڵێم کارەبای نیشتیمانی هەر نابێ بەڵام ئێمە بەبێ ئەگەری ئەوکەین خەلەلێکی هونەریە فەنیە کێشەیەک دروستە بێ ئەوان ئامادەن هەڵیکەن کێشەمان نابێت لە مەجالێ هاوڕێیان پێ وەڵام غاز لە ئێوەیان وەڵای کێشەی غازیانێ لە ماڵە بەخوا ئێمە مۆزوعی غاز من ئەو قسەم بۆیە کرد وتم ئەو شتانەی کە عیلاقی بە بۆرسەی عالەمی و سەرچاوەکەی بە تایبەتی لای خۆمان نییە ئێمە سەیرەکەن بۆ نمونە قەتەر کە سەرچاوی غازی عالەمە
دوێنێ حاڵی وا بووە ئێمە ئەوەی لە بەردەستمانە ئەوەنەی ئیمکانە ئەو حەسە و خەسن کراوە ئەوانەی لە بەردەسا بووە لە کەم و لە زۆر دابش کراوە هەر بە نرخە فەرمیەکەی خۆی کە چۆن هەبووە پێش ئەو ڕووداوانە ڕەنگە کەمێکیش هاوکاری هەم نانەوەکان کرابێ هەم شوێنە گشتی و ڕسمیەکان کرابێ ئەوەش حتا بشتوانین ئەوە ئەکەین تەنانەت ئەو برادەران وەکو لیژنەکان و بەتایبەتی و برایانی ئاسایش هاوکاریەکی تەواوی ئەو بوارن کە تەنانەت لە بازگەکانیشە ئەگەر لە شوێنێک زیاب بووە بیهێنی بۆ شوێنێکە فشاری لەسرە لە شوێنێ سرف نەبووە بینی بۆ شوێنی فراری لەسرە لە شوێنێکی تر بۆ نمونە حتا ئەگەر بە نرخی بازرگانی کەمکراویش بێ ینی نەک ئەو بازرگانیە کە ئێستا لە سلێمانی هەنێ شوێن بڵێن سیعرەکە ڕەنگە زیاد لە حەدی خۆی بێ تەنانەت بەوەش هاوکار بوون بۆ ئەوەی ئیدامی ئەم وەزە بین و ئیدارەی بین لە شتان ساغ بێمانە بم کاک فازڵ هەر لە کۆتای قسەکانە لەسەر ئامادەکاریەکانی جەژن و پێشوازیکردن لە گەشتیاران ئەگەر شتێکمان مابێ بتێوەکو کۆتای قسەی لەسەر وڵا من سوپاسانەکەم بۆم دەرفەتە ئەوەی هەیە ئێمە ئەوەی وتومانە ئێمە من خۆم لێرەوە سوپاسی یەکە بەیەکەی ئەو برادرانی کەمەکە لە کۆبوونەکەی بەشدار بوون کە لە لیژنەکانە هاوکارن ئێمە ئەوانە سەربازی ونن برادرانی ئاسایش پۆلیس بەرگریش هەموو لایەنم هاتوچۆ چکە هەمویان لەو ڕۆژانەیە ئامادا بن کە باوەڕکە نەک بڵێن بە کارمەندەکانیان بە شەخصی یەکەمیانەوە بە مدیریانەوە لە کاتە تایبەتەکانە لە کاتە نەخوازراوەکانە خۆیان لەسەرجادن خۆیان مەیدانی لە بوارەکە من لێرە و سوپاسی یەکە بە یەکەیانەکەم ئێمە سوپاسیانەکەین سوپاسی بە ڕێزی شتەکەین پارێزی سلێمانی بە وەکالەت زۆر سوپاس مامنون خۆشویستان